ناوی دووبارەی تایە 100% وەکوویەکە ناوی دووبارەی تایە 180 معلوماتەکانی وەکوویەکە. هەڵبژاردن لە زۆربەی کاتەکان وەک چارەسەر بۆ کێشەکان دەستنیشان کراوە و بۆ هەر هەڵبژاردنێکیش دەبێت پێشوەختە تۆمارێکی دەنگدەرانی پاک و پێگرت ئامادە بکرێت. بەڵام بە درێژایی ماوەی حکومڕانی لە هەرێمی کوردستان تا ئێستا ئەو تۆمارە پاک و بێخەوشە بوونی نەبووە. هەر بۆیە ڕێکخراوی ئینستیتوتی پەی بۆ پەروەردە و گەشەپێدان لە میانەی کۆنفرانسێکدا چەندین داتای خستە ڕوو کە لە سەرجەمیاندا ناڕوونی و ناوی گوماناوی بوونی هێ و تا ئێستاش پاک نەکراونەتەوە. بەپێی ئەو دواداچوونانەی ئێمە کردومانە تۆماری دەنگدەران نزیکەی 900,000 ناوی گوماناوی هەیە. ئەم ناوە گوماناویانەی کە لە تۆمارەکە هەیە بەشێک ناوی مردووانە کە نەسڕاوەتەوە، بەشێک ناوی هێزە ئەمنیەکانە کە دووبارە ئەبێتەوانێت دەنگدانی تایبەتە، بەشێک ناوی کوردانە لە پارچەکانی تر، بەشێک ناوی ئەو ناوچانەیە کە لە مادەی 140 هەیە. بە گشتێکی لە کۆنفرانسەکە بە وردی شیوان کردەوە گومانی ئێمە لەسەر 900,000. کۆمیسیۆنیش ئەمڕۆ هەر لێرە بوون و راپۆرتێکیان پێشکەش کرد ئەوانەڵەن نزیکەی 500,000. یعنی لە هەر حاڵێکا بگری ئێمە گەیشتوینەتەوە حاڵەتە گەیشتوینەتەوە ئەرقامێک کە تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستان سەر و 500,000 ناوی گوماناوی تایە. پەرلەمانتارێکیش دەڵێت ئەرکی پەرلەمان و حکوومەت و زۆربەی لایەنەکانە هەماهەنگی کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان بن تاوەکو تۆمارێکی پاک و بێگرد ئامادە بکرێت. ئەو پەرلەمانتارە دەشڵێت تاوەکو تۆمارێکی پاکی دەنگدەران ئامادە نەکرێت ئەستەمە هەڵبژاردن بەڕێوە بچێت. دەبێ هەموو دامەزراوەکانی یارمەتی دەری کۆمیسیۆن بن بۆی بتوانێت تۆمارەکە پاک بکاتەوە چکۆ وەزارەکانی حکوومەتی هەرێ من دەتوانن یارمەتی کۆمیسیۆن بدەن وەزارەتی پێشمەرگە ناوخۆ داد لەگەڵ تەندروستی لەگەڵ هەر بازرگانی و هەر وەزارەت و دامەزراوەیەکی تر کە ئەمە پێویستی بە ئیرادەی سیاسی هێزە سیاسیەکانەوە سەرۆکی حکوومەت و جێگرەکەیەتی کە بە وەزیرەکان بڵێن یارمەتی کۆمیسیۆن بدەن. کۆمیسیۆن دەبێ یەکەم جار تۆمارەکەی پاک بکاتەوە بهێنێ بۆ پەرلەمانی کوردستان بڵێ تۆمارەکەم پاک کردوتەوە بە دڵنیایی لە کۆبوونەوەیکی فەرمیە بڵێ من تۆمارەکەم پاک کردوتەوە دڵنیام بەرپرسیارەتی پاک و بێگەردی تۆمارەکە گرمە ئەستۆ ئەو کاتە ئاسانە ئێمە هەمومان بەیەکەوە ڕێبکەین لەسەر کاتێک بۆ ئەنجامدانی هەڵبژارد. لە ماوەی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێم کە حکوومەتێکی بنکە فراوان بوو بە پاڵپشتی سەرجەم هێز و لایەنە سیاسیەکان بڕیار لەسەر دامەزراندنی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان درا و بەپێی یاسا دەبێت وەک دامەزراوەیەکی بێلایەن ئەرکی پرۆسەی هەڵبژاردن و ئامادەکاریەکانیش لەخۆ بگرن. بەڵام ئەوەی جێ ڕەخنەی ئەو دامەزراوەیە هاوکاری نەکردنیەتی لەلایەن حکوومەتەوە بەوەی وەزارەتەکان ئامادەنین داتا و زانیاریان پێ بدەن و بەڵکو ئاستەنگیان بۆ دروست دەکەن. لەلایەکی تریش فشاری حکوومەت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە ماوەیەکی کەمتر لە وادە یاساییەکەی گرفتێکی تری بۆ دروست کردوون. شارەزایانیش دەڵێن ئەو فشارەی ئێستای حکوومەت بۆ خۆ دەربازبوونە لەو دۆخەی کە تێیدایە بەبێ ئەوەی کەم و کوڕیەکانی کۆمیسیۆن لەبەر چاو بگیرێت. ئاراس عەزیز کەناڵی پێیام هەولێر.